اختلاف بین زاری کرمان جنو که امل گلی کرکی کود کویت سنوری قزاروانده زی کولیره بجین فدراسیون شخوانت هر ما کردستانی کو افروهاتین ایره هندک رینمایی بجین بلاف کنه و هر وا بجین تابلویت رینمایی کولیره داینه با وی هم گشتیار هم او حالاتیان هم شخوان کو سردانا ایرت کن با وی آگادار بن لیره مثلا کو گلی که خطر با وی سرد اگر بجین او کلو پلی پیویس بین بیتن سردانا ایره کن اگر ما باز بکی سیدا بلین که و سردانی ایره تان کردو بلین ما بس بلین لا بلین بلاف کنه و رینمایی کان چی بو هم بو گشتیاران هم بو شاخوانان هم بو حولاتیانی بلین که سردانی او گلیه دکن. بله دست خوش بی پند خوشه یعنی هر کس که سردانی رکار بری کوهستانی لگر رگ پیدراوا للان فدراسیونی شاخوانه چون که آن رنمایی کن به تواوتی زیبا کن. بله. رنمایی کن چنه مثلا یه داوی چی دکن؟ رنمایی کن یکمین کلوپری شاخوانی تواوی بیتن کرا و آمدان. او کلوپرانی که تایبتا بشاخوانی اگر تابلوکانش تماشا که استها و عمولی داره پیوست اوی خویندواری هبی بزانیدن مثلا پیوست نکه که بروز کوبارانه اما بین ایره ما است ازانین زوکا باشه لوی هاته دنیا است ما ترسیلانه لو مش هبیتن بین ایره اگر کلوپلیش تو بیتن لو عالتی ما ترسیه ایوه رینمایتان او برین هیچ لافیته اگیان هیچ تکتان لیره داو بو اوی گشتیاریان شخوانان که سردانی ایره دکن آگادار بن بله است رینمایی کان من لیده لگری لپیشولی من دا که سردانی اوشونی نکن لو کاتانی که گشو هوا نالباره. باشه زور سپاس ماندون ابن اگر جناب دو ما باز بکی بلین ایوه بلین او رینمانه که استا بلین لگلی کرک داوه بو بلین لسرتای بهاریان لسرتای بلین ورزیستان او رینمانتان بلاو نکرده و بو اوی او گشتیارن او شاخوانه که سردانی ایره دکن بلین آگادار ملکاتی بلین مترسیان لافا و یان بلین باران هوره بروز که سردانی او شوینه نکن. اما وکو فدراسیون شاخوانی کردستان لسرتای همو ورزک رینماییکانی تایبەت بە وەرزەکە دەردەکەن بۆ نمونە لە وەرزیزستان ڕێنەمایی تایبەت بە زستان دەردەکەن کە ئەوە تەنها پەیوەندی بە شاخەوانانەوە هەیە گشتگیر نییە بەڵام ئەوەی کە ئێستا دەبینین لە وەرزە گەشتیارێکی زۆر هەروەکو ئەمڕۆ هاتین سەردانمان کرد وەکو دیارە قوتابخانە لێرەیە بە چەندین پاس لێرەنە ئەوانە هیچ یەکێکیان ڕێنەمای سەلامەتیان بەرچاو نەگرتیە و بە ئەرکی خۆمان دەزانین ڕێنەمایەکان تونترکەن لە ئاستێکی گشتی کە هەموو هاوڵاتیان ئاگاداری ئەو بابەتەی بن پێشتر تەنها لە ئاستی شاخەوانان بووە ئێستا بە ئەرکی خۆمان دەزانین کە لە ئاستێکی فراوانتر ڕێنەماکان بەڵاو بکەینەوە بەڵێ ئێمە هەموو وەرزێک پێش ئەوەی وەرز دەست پێ بکات ڕێنەمایی تایبەت بە وەرزەکان دەردەکەین بەڵام تەنها لە پەیجی فدراسیۆنی شاخەوانی کوردستان تایبەتە بە شاخەوانان بەڵام ئێستا کە دەبینین خەڵکێکی زۆر سەردانی ناوچە گەشتیارەکان بە تایبەت شوێنێکی وەک گەلیکەرە کە شوێنێکی زۆر سەرنجڕاکێش و جوانە بەڵام لە ڕووی تەکنیکیەوە شوێنێکی تەکنیکیە و مەترسی زۆری لەسەر هەیە ئەو تاوگانەی کە لێینە دایمەن ئاوی لەسرە و پێی هەلچوون و سەرکەوتنیان زۆر سەختە پێویستە هەر وەکو ڕێنەمایانی پێشتر ئەو ڕێنەمانە دەستپێکی دروستکردنی ئەو گەلیەی بوو کاتێک کە گەلیەکە تاوا بوو ئەو ڕێنەماندانە بەڵام بەهۆی لافا و هەندێک لە مەسیرەکە تێک چووە ڕێنەمای نوێمان دەرکردیە هەر لە پێشترش ڕێنەماکان هەر وەکو ئێستا بوون کە لەسەر تابلۆکان نووسراوە بەبێ کەلوپەلی تەکنیکی وەکو نمونە هاڕنێس و گوریسی خوپارێزی و تایبەت بە ڤیافراتا و کڵاوی هێڵمت و بەبێ ڕێبەر گەشتی ئەم شوێنە نەکەن و هەموو زانیاریەکان لەسەر ئەو تابلوانە نووسراوە بەڵام بەداخەوە هاوڵاتی گوێ پێ نادەتن و هەر سەردانی دەکات هەر وەکو هەموو جارێک ئێمە دێین سەردانی ئەو شوێنە دەکەین بە تەواو ئەجیزەی تەکنیکی دێین بەڵام دەبینین کە کەسانێک لێرەنە بەبێ هیچ کەلوپەلێک تەنانەت بە جلوبەرگی گونجاوش لێرە نینە بەڕاستی ئەوانە ڕووداوی نەخوازراوی لە دوو دێتن و کارەسات دروست دەکە ئێمە وەکو فدراسیۆنی شاخەوانی کوردستان ناوەندی سۆران چەندین سەمینار و وەرکشۆپی تایبەت بە هوشیارکردنی هاوڵاتیان سەبارەت بە مەترسیەکانی کوێستان ئەنجام داوە و حتا لە ئاستی سەرەتایی لە زانکۆ پەیمانگەکان توانیمانە شاخەوانی بناسێنین چەندین خولی تایبەت بە پەروەردەکردنی ڕێبەری کوێستانمان هەبووە و ئێستاش لە پرۆسەیەک داینە کە ڕێبەری کوێستان پەروەردە دەکەین لەسەر ئەستانداردی جیهانی هەبووە بڵێن سنووری ئیدارە سەربەخوا سۆران و ئەف ساڵەیان بژین شاخەوانێکی یان گەشتیارێکی هەتا هەوڵەتێکی کو سەردانا جێهێت هۆبکەدن مەترسیل سەرگیانی و هەبیدن هەنگ ئاگادارکردنەوە هەنگ بژین هەنگ دووەدا چۆن کردبیتن بۆ ئەوەی ڕزگارکردنەوەن کەسە یان کەسێکە بووە بژین بە سنوورەی گیانی خۆش دەست دابیتن بەڵێ لە چەند ڕۆژێ ڕابردوو ئەس بم 3 پێنج بوو لە پرۆسەیەکی دواگەڕان بە
لەگەڵ هاوڕێیانی بنکەی شارستانی سۆران چۆمان هاوڵاتیەک بە مەبەستی کۆکردنەوەی گژوگیایی بەهارە سەردانی کوێستانەکانی زینووی کرد بوو لە سنووری حاجومەران لە منطقەی باڵەکایەتی بەداخەوە هاوڵاتیە گیانی لەدەستدا بوو تەرمەکەی لەلایەن تیمەکانی بەرگری شارستانی دۆزرایەوە طبعا چه جیهێکی باشە ئیدارە سۆران و ئەگەر شاخەوان بژین شاخەوان کو سەردانا ئێرە بکەن ئەگەر جیهێکی دیکە شارێکی دیکە هەریما کوردستانی بین کو سەردانا ئێرە بکەن هەنگ ڕێنمایی بدەنێ کو سەردانەوانجیکەن چه جیهێکی باشە سنووری ئیدارە سەربەخوا سۆران هەلکەوتەی جۆگرافی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران منطقەیەکی شاخاویە ئەم دەشێن ببین لە داهاتوو دەتوانین وەکو مەڵبەندێکی گەورەی شاخەوانی و پایتەختی شاخەوانی لە عێراق سەیری بکەین هەموو پۆتانسیۆلەکانی شاخەوانی تێدا هەیە لە بەردەوانی بگرە لە دۆڵەوانی ئەشکەوتەوانی و سەرکەوتن بەسەر شاخەکان و هەموو پۆتانسیۆلەکان لە سۆران هەیە هەمویان زۆر شوێنی باشن بۆ شاخەوانی وەڵام پێویستە شاخەوانی لەسەر چەند بنەمایەک ئەنجام بدرێتن کە ئێمە دەڵێن شاخەوانی سێ بنەمای سەرەکی هەیە کە سەلامەتی هەر سەلامەتیەک پێناسە و ڕێنەمای خۆی هەیە زانستە کەلوپەلە و ئەزمونە بۆ ئەوەی هاوڵاتیان بیانەوێ سەردانی ناوچە شاخاویەکان بکەن ئێمەی کورد هەر لە قەدیمەوە لەگەڵ شاخ بووینە هەموو جاش دەڵێن نزیکترین دۆستمان شاخەوە تەنها کۆتا پەناگەشتمان شاخەکانن بەڵام پێویستە هەندێک ئێستا کە دەبینین خەڵک بۆ بەتایبەت لە وەرزی بەهار بۆ مەبەستی گژوگیا سەردانی شاخەکان دەکا هەندێک بنەمای شاخەوانی بەرچاو بگرن ئەو بنەمانە دەتوان لە خولە سەرەتاییەکان و لە وەرکشۆپ و لە سمینەرەکانی شاخەوانی ئەوانەی کە فدراسیۆنی شاخەوانی کوردستان ڕێکی دەخا وەربگرن هەموو شاخەکان ئەگەر بە شێوەیەکی زانستی و ئەزمونی و تەکنیکی دروست بچی هەمویان سەلامەتن بەڵام حتا سەلامەتترین شوێنش دەکرێت مەترسیدارترین شوێن بێتن ئەگەر بەبێ ئەزمون بەبێ کەلوپەلی تایبەت و بەبێ زانستی تایبەت بچێ ناوچەکە زۆر سپاس ماندین هەبن بەێ بینەرزارکیمانجی ئەوە کو دیارە هەم ئەوە تیما شەخەوانیا هەرێما کوردستانی بژین یا فدراسیۆنە شەخەوانی هەرێما کوردستانی بکو ڕێنمایی بەڵافکردن ئەڤرۆ لێرە هەندێک ڕێنماییش بژین لێدار کو ئەوە کو دار بڕین مەسەن بوو نمونە قەدەغەیە ئاگرکردنەوە قەدەغەیە لێرە کو ژینگەی لێرە بپارێزن بوو مەسەن لێرە هەموو جا مەسەن هەڕەسە هەی بوو ئەوەی کو لێرە بەرد بینە خوارێ یان شاخ بینە کو مەترسیل سەرگیانیوان هەبیتن ئەڤڕۆژی لێرە هەندێک ڕێنمایی بژین تابلوەک لێرەدا کو ئەو ڕێنمایی هاتنە دانان بوو ئەو کەسانێک بژین تایبەتی چه گەشتیار بن چه شاخەوان بن یان هەر هەوڵاتێکی دیکە ئاسایی بدی و سەردانە ئێرە بکەن ئەگەر سەردانە ئێرەژی بکەن پێویستە کەلوپەلێت پێویست گەل خۆ بینتن بۆ ئەوەی سەلامەتی سەردانە ئێرە بکەن و سەلامەتی بگەڕێتەوە